خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 129. لەو لاپەڕەیەش گەیشتمە شیکاری پرسیارەکان پرسیاری ژمارە 25 بەیانی هەینی پلەی گەرمی کەم 12 بوو. لە شەودا 7 پلە دابەزی هێشتا هاتە خوارێ 7 پلە. پاشان لە نیوەڕۆی شەممە 5 پلە بەرز بووە بە بەراورد لەگەڵ شەوی هەینی. ئایا پلەی گەرمی لە ڕۆژی لە نیوەڕۆی شەممە بووە چەند؟ ئەو پرسیارە بە دوو شێوە دەتوانم شیکار کەم: شێوەی دروستکردنی گەرمی پێ و یان شێوەی هێڵکاری و شێوەی ڕێساکانی بیرکاری. ئەو شێوەیە دروستکردنی وێنە و هێڵکاری زۆر ئاسانە، هیچ هەڵەی ناکەم، بەڵام کاتی زۆری دەبی ئەمن کە وێنەکە دەچێشم هێڵکاریەکە دەکەم زۆر ئاگام لە کە ژمارەکان بەڕاستی بنووسم. یەکەم جار چ نووسرا بوو؟ پلەی گەرمی لەسەر کەم 12 تە پلەی گەرمی لێرەیە کەم 12. ئەوجا دابەزین واتە دەچمە لای چەپ، یان ئەگەر لەسەرێ و لە خوارێ دروستکەم هێڵکاریەکە دەچمە خوارێ. لێرە ئەمن دەبی بچمە لای چەپ 7 پلە 1 2 3 4 5 6 7 دەگەمە چێندەر پلەی گەرمی دەکاتە کەم 19. ئەوە شەوی هەینی. پاشان دەبینم لە ڕۆژی شەممە بەرز دەبیتەوە 5 پلەواتە ئەمن لێرە دەبی بچمەوە لای دەستی ڕاست، بچمە لای ڕاست بە 5 پلە 1 2 3 4 5. ئێستا نیوەڕۆی ڕۆژی شەممە پلەی گەرمی چەندە؟ زۆر زۆر ئاسانە، نێگەتیڤ 4 یان کەم 4. ئەوە بەو شێوەیە. ئەگەر بمەوێ بە شێوەی بیرکاری ڕێساکانی بیرکاری، پلەی گەرمی کەم 12 بوو دەنووسم کەم 12، دەبی زۆر ئاگام لێبی دابەزی واتە کەم. ئەوجا کەم بنووسم چەند دابەزی 7 پلە. پاشان چی لێ هات؟ دەبی بزانم بەرز بۆ واتە کۆ چەند پلە 5 پلە. ئێستا 3 ژمارەم هەیە، دەبی زۆر زۆر ئاگام لێبی ئەو ژمارانە کۆ دەکەمەوە یان لێک دەردەکەم. یەکەم جار دوو ژمارە یەکەم کەم 12 و کەم 7ەکە هەردووچیان نێگەتیڤن، واتە ژمارەکان کۆ دەکەمەوە، هێمای کەم دادەنێم چونکە دەتوانم بڵێم هەردووچیان کەمن، یان چونکە ژمارە گەورەکە کە 12ەیە هێمایەکەی کەمە. ئەوجا ئێستا کۆیەکەی وەکو خۆی دەینمە خوارێ، 5ەکەش وەکو خۆی جارێ دەینمە خوارێ. ئێستا تەمەشا دەکەم دوو ژمارەم هەیە، یەکیان کەمە یەکیان کۆیە. چ دەکەم؟ ئەو دوو ژمارانە لێ دەرکردن دەکەم. 19 5 لێ بڕوا دەکاتە 4. هێما چ دادەنێم؟ هێمای ژمارە گەورەکە کە کەمە کە نێگەتیڤە. هەر یەک شتە دیسان گەیشتمە هەمان وەڵام. ئەوە ڕێ بیرکاری کە زۆر ئاسان نییە، بەڵام زۆر خێرایە، زۆر زوو دەتوانم بەڵام ڕەنگە هەڵی بکەم لە کۆکردنەوە و کەمکردن و ئەو شتانە. پرسیاری 26 ئاستی ئاوی ڕووبار مەترێک لەسەر تێکڕایی یەکەی تۆمار کرا. لێرە دەبی بزانم هەرچەندە پرسیارەکە جوان جوان ئاسان دانەڕێژرایە، دەبی ئەمن ئەوەی ڕاستی بی بەداخەوە بە خۆم بزانم کە مەترێک لە سەرووی دەبا نووسرا بە تێکڕاییەکەی، کەواتە ئەوە لێرە ژمارەیە لەسەر شێوەی وشە نووسرایە، دەبی ئەمن بزانم ئەو ژمارەی بەکاربینم. 1 مەتر
لەسەر واتە لە سەروی واتە مەترەکە ژمارەکە پۆزیتیڤە، هێمای کۆی هەیە، ئەگەر بنووسێ و نەنووسێ هەر کۆیە. ئەو جە دوایە چ ڕوویدا؟ دوای وەرزی وشکانی ئاستی ئاوەکە 3 مەتر دابەزی لە ژێر تێکڕایی. لێرە وشەی تێکڕایی بەکاردەینن بۆ ئەو وشەیە کە تێکڕاییە کە هەمیشە ئاوایە باوە. ئەو جە پرسیارەکە چیە؟ مەودا. پرسیارەکە مەودا یان جیاوازی نێوان ئەو دوو ئاستە ناوبراوە بدۆزەواتە ئاستی 1 مەتری لە سەروی تێکڕایی و ئاستی 3 مەتری لە ژێر تێکڕایی. ئەو پرسیارەش وەکو پرسیاری 25 دەتوانم بە شێوەی هێڵکاری کە زۆر ئاسانە و بە شێوەی بیرکاریش ئەویش هەر زۆر یەکجار لەو ئاڵۆزانە نییە. ئێرە ئاوەکم هەیە ڕووبارە بە تێکڕایی واتە هەمیشە زۆربەی ڕۆژان لەسەر ئەو هێڵە لەو ئاستەیە کە ئاستەکە دەتوانم بڵێم 0. پاشان ڕۆژێک ئاستەکە ئاستی ئاوەکە بەرز دەبیتەوە هەتا دەگاتە 1 مەتر لە سەروی ئەو هێڵە ڕەشە، واتە ئەو هێڵە نارنجیە 1 مەتر بەرزترە ئاستی ئاوەکە لەو هێڵە. ئەو جە دوایە وەرزی وشکایی دێ و چ دەکرێت ئاوەکە چی لێدێ؟ ئاوەکە نزم دەبیتەوە هەتا دەکاتە ژێر تێکڕاییەکەش هێشتا نزم دەبیتەوە بە 3 مەتر دەگاتە ئەو هێڵە سۆرە کە 3 مەتر لە ژێر ئەو هێڵە ڕەشەیەکە وەکو 0 ئەگەر داینێ. ئێستا مەودای مابینی ئەو هێڵە نارنجە و ئەو هێڵە سۆرە چەندە؟ بەبێ ڕەچاوکردنی هێما مەودایەکە 1 3 دەکات 4 کۆیان دەکەمەوە. واتە لێرە هەتا ئێرە ئەگەر ئەمن بینم بە مەتر یان بە هەرچبی بە پێوەرەك پێوانی بۆ بکەم دەکاتە 4 مەتر. ئەوە بە شێوەی هێڵکاری و بە شێوەی ڕوونکردنەوە یان بە شێوەی جیاوازی نێوان دوو ژمارە. دیسان دەتوانم دوو ژمارەکان تەنیا کۆ بکەمەوە چونکە ئەو ڕێسایم هەبوو کە دەیگوت لە کاتی دیتنەوەی جیاوازی یان مەودا ئەگەر ژمارەکان یەکەچیان نێگەتیڤ بوو هێمای کەمی لە پێش بوو ئەوی دیان پۆزیتیڤ بوو یان بێ هێما بوو یان هێمای کۆی هەبوو هەردوو ژمارەکان کۆ بکەوە بەبێ گوێدان بە هێمای ژمارەکان و جیاوازیەکە هەمیشە بەبێ هێما دەنووسرێ و دەتوانین بڵێن جیاوازیەکە پۆزیتیڤە. ئەوە ڕێی ئەمن کە بەکاری دێنم کە هەز دەکەم ئاسانە. لە کتێبەکەی کامە ڕێ بەکاردێ تەماشاکەم، لە کتێبەکەش ئەو ڕێیە بەکاردێ. یەکەم جار 1 مەترەکە بە پۆزیتیڤ دەنووسم هەرچەندە پێویست ناکە بەڵام فەی ناکە هیچ نییە. دوایە جیاوازیەکەم دەوێت کەمی دەنووسم، دوایە ژمارەکەی دیشم چونکە کەم سەیە لە ناوکەوانەی دادەنێم هەرچەندە پێویستیش ناکە بەڵام ئەو های دادەنێم. ئێستا چ دەکەم؟ ئەو یەکەی دەنووسمەوە وەکو خۆی بەبێ هێمە چونکە دوو کەم هەیە لێرە کەمەک و کەمەک هەردووچیان دەبنە کۆ. هێمای کۆ دەنووسم، سەیەکەی وەکی خۆی دەنووسمەوە وەکو خۆی نابێگومان هێمایەکەی بۆ پۆزیتیڤ. ئێستا 1 و 3 یەکسانە بە 4 مەتر. ئەوەش ڕێکی زۆر خێرا بەڵام ڕەنگە هەڵا بکرێ. ئەگەر هەڵەی نەکەم ئەوە ڕێیەکی زۆر باشە زۆر ئاسانە بەو شێوەی ئەمن مەودایەکەی دەبینمەوە. گەیشتمە پرسیاری 27. ئێستا لێرە پرسیار چییە؟ واتە وەڵام هەیە پرسیارەکەی دەبی ئەمن بەخۆم ببینمەوە. پلەی گەرمی لە کاتی شەو 15 پلە بوو پاشان بوو بە کەم 3. وەڵامەکەش چەندە؟ وەڵامەکە 8. ئایا پرسیارەکە چییە هەتا وەڵامەکە بوو بیتە 8؟ با بچم تەماشای کەم هێڵکاریەک دروست کەم یان تەرمۆمێترێک یان گەرمی پێوێک لۆ ئەو پرسیارە.
لێرە هێڵی ژمارەکانم دروست کرد. ژمارەکانم لەسەر دانا ئەو ژمارانەی کە ئەمن پێویستم پێیان هەیە سفرەکە لە ناوەندەیە، ئەو ژمارانەی دەکەونە ڕاستی سفرەکە پێی ناوێ بنووسم کۆ لە پێشیان چونکە هەر دیارە کۆیە، ئەو ژمارانەی دەکەونە چەپی سفرەکە بە کەم لە پێشیانم نووسیە، چونکە بە لاتینی یەکەمەکە دەکەویتە لای چەپ، بە کوردی کەمەکە دەکەویتە لای ڕاست، بەڵام ئەو شتەی وا بزانم ئەو زانیاریەی دەزانێن. لێرە بەداخەوە نەمتوانی هێمای پلە بنووسم، ناتوانم بنووسم بەو پرۆگرامەی. پلەی گەرمی لەسەر 15 بوو، ئەو جەدوایە دابەزیە چوویتە سەرکەم 3 لێرە لێرە واتە لێرە بوو چوویتە ئێرە. وەڵامەکەش چییە؟ وەڵامەکەش 18. دیارە پرسیارەکە ئەوە بووە ئایا بە چەند پلەی گەرمی دابەزیوە، یان ئایا مەودای نێوانی کۆ 15 پلەی گەرمی 15 و پلەی گەرمی کەم 3 دەکاتە چەند؟ بەو شێوەیەش دەتوانین. ئێستا ئەگەرە من بێم ئەو هێڵە بچووکانە بژمێرم، یان ئەو هێڵە گچکانە لە مابەینی 15 و 3 کەم 3 دەکەنە 18. ئەگەر ئەوە بیان ژمێرم 1 2 3 1 2 3 4 1 2 ببورن 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 بێگومان هەتا سفر هەر دەکا 15 دوای 16 17 18 واتە مەودایەکەی مابەینی کەم 3 و کۆ 15 دەکاتە 18. هەمان ڕێسایە ئەگەر زانیم یەک لە ژمارەکان پۆزیتیڤە ئەویدی نێگەتیڤە، مەودایەکە هەمیشە ژمارەکان کۆ دەکەمەوە بەبێ ڕەچاوکردنی هیچ هێمایەک. ئەوە بەو شێوەی کە هێڵکاریە و ئەو شێوەی کە ئەمن هەست دەکەم ئاسانە. بە شێوەی بیرکاری و بە شێوەی کتێبەکە ئەو مەودایە کووە بە ئەویش دروستکەم لە جێیەکی. لێرە 15ەکەی دەنووسم کە هێمای کۆی لە پێشە، بەڵام پێویست ناکە، بەڵام دەتوانم بنووسم. ئەو جا کەمی دەکەم، ژمارەکەی دیکە 3 هێمای 3شی لە پێشە. ئێستا لە کاتی کۆکردنەوە 15ەکەی وەکو خۆی دەنووسمەوە، 2 کەمم هەیە دەبن بە کۆ 3کەش هەر 15 و 3 دەکاتە 18 واتە 18 پلە هەیە لە مابەینی 15 و کەم 3. ئەوە شێکەکە لە ڕێیەکانی بیرکاری بە ڕێسای کتێبەکەی، بە ڕێسای بیرکاری کە زۆر زۆر گرنگە دەبی ئەمن بزانم. دەتوانم پرسیارەکە ڕوونکەمەوە بۆ وانە بێژەکەم، بەو شەڕوونکەمەوە و بە هێڵکاریش ڕوونکەمەوە کە تێبگا کە ئەمن لە پرسیارەکەی گەیشتیمە. دەتوانم ئەو جۆرە پرسیارانە شی تەڵکەم بەڕێی خۆم. بچمە لای پێداچوونەوە و ئامادەبوون. کۆ بکەوە. 2 ژمارەم هەیە، پرسیاری 28. 2 ژمارەم هەیە کەم 4، یەکەمیان کەم 4، ئەوی دیشیان کۆ 9. چونکە 2 ژمارەی هێما جیاوازن، ژمارەکان لێک دەردەکەم، 9 4 لێ بڕوا دەکا 5. هێمای ژمارە گەورەکە کە 9 دەنێم ئەگەر ویستم، بەڵام پێویست ناکە. تەواو بووم. پرسیاری 29 دژە کۆکردنەوەی ژمارە 213، چونکە نەنووسرایە کۆ، ئەو ژمارەیە کۆیە، نەش نووسرایە بەڵام هەر کۆیە، دژە کۆکردنەوەکەی دەکاتە کەم 213. ئەوە وەڵامەکەی کەم 213. چمە لای پرسیاری 30 دابەش بکە. 5 ژمارەی تەواو 3 4 دابەشی 2 ژمارەی تەواو 1 4 4 3 دابەشکردنەکە کووە؟ 5 ژمارەی تەواو و 3 بەش لە 4 بەش، 2 ژمارەی تەواو و 1 بەش لە 4 بەش.
هەتا بتوانم بە ئاسانترین ڕێ ئەو ژمارەیە دابەشکەم بەسەر ئەو ژمارەیە. ئەو ژمارەیە لێرە تێکەڵاوە، واتە پێک دێ لە ژمارەی تەواو کە 5 و لە کەرتیش کە 3/4 3/4. ئەو ژمارەیەش هەروەها پێک دێ لە تێکەڵا. دەمەوێ ئەو تێکەڵاویەی لابم ژمارەکان بکەمە کەرتی ئاسایی یان ژمارەی ڕێژەی کو 4 5 20 کۆ 3 23 دابەش 4 کاتە ژمارەکەی دەکەمە 23 دابەش 4. ژمارەکەی دیکە ئەویش 2 4 8 کۆ 1 9 دابەش 4. ئێستا ژمارەکانم بوونە کەرتی ئاسایی یان یان ژمارەی ڕێژەی. ڕێسایەکم هەیە لە کاتی دابەشبوون، ئەویش ئەوەیە کە کەرتی یەکەم یان ڕێژەی یەکەم هەروەکو خۆی دەنووسمەوە. یەکەم مەبەستم ئەوەی دەستی ڕاستم 23 لەسەر 4 دەنووسمەوە هەروەکو خۆی. ئەو جا هێمای کۆ ئەو هێمای دابەش ببورن، هێمای دابەش دەگۆڕم بۆ هێمای لێکدان کە هێمای دابەشەکەم گۆڕی کەرتی دووەم ئەو کەرتە سەوزە 9/4 سەرە و ژێر دەبی، واتە سەرەکە دەستە ژێر، ژێرەکە دەستە سەرێواتە کەرتەکە دەبیتە 4 دابەش 9 یان 4 بەش لە 9 باش. چی لێدێ ئێستا لێرە ئەوها نووسیتم، ئەو کەرتە چی لێدێ ئەوهای لێدەیە دەبیتە ئەو کەرتە بووە 23/4 جاران 4/9 کە دەبینم لەسەرەوە 4 سەوزم هەیە لە خوارێ 4 سۆرم هەیە. ئەو دوژمارە لەگەر یەک دەتوانم کورت بکەمەوە، هەردووچیان 4 دابەش 4 1 دەردەچی، کەواتە هیچ نامینێتەوە، تەنیا ژمارە یەک دەمینێتەوە لەسەرەوە لە کەرتی دووەم و لە خوارەی کەرتی یەکەمیش ژمارە یەک دەمینێتەوە، وەکو ئەوەی وایە بمینێتەوە 23 دابەش 9. ئەو جە ئێستا 23 دابەش 9 یان ئەوها دەی هێڵمەوە. ئەگەر وانە بێژەکەم یان مامۆستایەکەم داوای کردبوو کە وەڵامەکە لەسەر شێوەی ژمارەیەکی ڕێژەیی بنووسە، وەکو خۆی دەی هێڵمەوە 23 دابەش 9 یان 23 بەش بەسەر 9 بەش لە 9 بەش ببورن، یان دەیکەمە کەرتەکی تێکەڵاو، واتە 23 دابەشی 9 دەکەم 2 تەواو هەیە، چەند ماوە لە 23کەی چونکە 2 جاران 9 18 5 ماوە، 5 دابەشی 9 دەکەم بۆ شێوەی دەینووسم کە دەکاتە شێوەی کەرتی تێکەڵا کەرت و تێکەڵاوە لەگەڵ ژمارەی تەواو. ئەوە بەو جۆرەی ئەو دوو کەرتە یان ئەو دوو ژمارەیەم دابەشی یەکتر کرد. چمە لای پرسیاری 31 شیتەڵی خۆبەشی ژمارە بۆ ژمارە 84 بنووسەوە. وا بزانم زۆر باسمان کردیە لەوانەکانی ڕابردووش، چونکە 83 ژمارەی تاکنیە جووتە، یەکسەر بەسەر 2 دابەش دەکەم، 2 ژمارەی خۆبەشە، 84 دابەش 2 8 دابەش 2 4 4 دابەش 2 2 دیسان 42 بەسەر 2 دابەش دەکەم دەکاتە 21. ئەو جارەی 21 تاکە ناتوانم بەسەر 2 بەڵام دەتوانم بەسەر 3 دەکاتە 7. ئێستا ژمارە خۆبەشەکان چنە 2 جاران 2 جاران 3 جاران 7. چمە لای پرسیاری 32 ئامادەبوون کاژین ئەو نمرانەی هەیە بەدەستینە تێکڕای ئەو نمرانە کامەیە. کاژین 5 نمرەی بەدەستینایە، ئەو نمرەیە 79 74 دیسان 79 ئەو جە 90. لێرە تێکڕایی ئەمن ئەوەی ڕاستی پرسیارەکەم هەیە خوێندکاری ژیر، ئەوش ئەوەیە ئایا وشەی تێکڕایی بەکاردەینن لە جیاتی وشەی ناوەند جار بەجار یان نا، چونکە لێرە ئەوەی ڕاستی بی ئەو 82 کە ڕاستە وەڵامە ڕاستەکەیە ناوەندە، ناوەندەکەش کو دەرچوو
بە کۆکردنەوەی ژمارەکان و دابەشکردنی سەرجەم بەسەر 5 چونکە 5 ژمارەم هەیە. 1 2 3 4 5. ئایا وشەی تێکڕایی وەکو وشەی ناوەندیش بەکاردێ یان نا؟ تکایە وەڵام. بەڵام وەڵامە ڕاستەکە ئەگەر هەمویان کۆ بکەمەوە دابەشی 5 بکەم دەکاتە 82. لێرە دیارە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە لاپەڕە 129 لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 130 دەکەم لێکدان و دابەشکردنی ژمارە تەواوەکان هەتا ئەو کات هەر بژی.